بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ بۆ هیوایی کە ئەم ڕۆژتان پڕ بێ لە خێر و بەرەکەت بە لەش ساقی و تەندروستیەوە ئەمڕۆتان و ڕۆژانی داهاتووشتان بەڕێ بکەن. خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵ هاوکارم کاکشوان لە خزمەتانین هەندێک کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادە کردوون کە دڵنیام ئەگەر بە دیار شاشە جوانەکەی پەیامەوە دانیشن جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک دەبێت و سوودیان لێ ببینن، چونکە دیارە بەرنامەی بەیانیان یاخود پەیامی ڕۆژ بەرنمەیەکی هەمە ڕەنگە و ڕۆژانە چەند تەوەرێکی جیاوازتیدا باس و خواست دەکرێت کە لەلایەکەوەم پەیوەستن بە گرفتە کۆمەڵایەتی و گرفتە جیاوازەکانی کۆمەلگا و توێژە جیاوازەکانی کۆمەلگاوە و لایەکی دیکەوە هەندێک زانیاری بە سوودی شخصین کە بەتایبەتی لە ڕوو تەندروستیەوە لە ڕووی گەشەپێدانی کۆمەڵایەتیەوە لە ڕووی گەشەپێدانی مرۆییەوە چەندین جۆر بابەت و تەوەر لێرە باز دەکرێت. زۆر سپاس کاک جەلال، دووبارە بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ، ئومێدەکەین تەندروست باش و ئارام و کامەران بن. سپاس بەخوا دەرفەتەیەم بەیانیش لە خزمەتتان نابین. ئومێدەکەین بڕگە و بابەتە جیاوازەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژ ببنە مایەی سوود و وەروەها پێگەیاندنی زانیاری بێوەی ئازیز و خۆشەویست لەو بابەتانەی کەوا ئەمڕۆ لە پەیامی ڕۆژ بۆ ئێوەی ئازیزمان ئامادەکرد و بابەتێکەیە کە زۆر گرینگە بە تایبەتیش لە سەروبەری بوونی قەیرانی دارایی و بڵاوبوونەوەی پەتاو دابڕانی خوێندکاران و قوتابیان لە هۆڵەکانی خوێندن کە پێم وابێ جەلال ئەمە کاریگەریەکی زۆری هەیە لەسەر ڕەوشی پەروەردە و زانست لە کۆمەلگای کوردی و تەنانم بڵێم لە سەرتاسەری جیهانیش ئەم گرفتە هەیە، بەڵام بە دیاریکراوی لە کوردستان کەوا قەیرانەکان قوڵ بوونەتەوە ماوەیەکی زۆرە خوێندکاران و قوتابیان نەچوونەتە پۆلەکانەوە. قسە و باز لەسەرەوە دەکەین کاریگەری نەچوونی خوێندکاران بۆ پۆلەکان، نەکرانەوەی پۆلەکان بەو شێوەیەی کەوا خوێندکار و مامۆستا دەبێت پێکەوە زانیاری ئاڵ و گۆڕ بکەن. ئەمە چ کاریگەریەکی لەسەر بەرەو پێشوونی پرۆسەی پەروەردە و زانست لە هەرێمی کوردستان دەبێت؟ سواس شوانەتۆری دووەمیشمان دیارە لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان لەگەڵ دەستپێکردنی پرۆسەی خوێندن بە تایبەتی لە زانکۆپەی مانگاکان بەشە ناخۆیەکان واڵان بەڕووی قوتابیاندا، بەڵام لە زانکۆی سلێمانی هێشتا بەشە ناخۆیەکان نەکراونەتەوە و لە ماوەی ڕابردووشدا خوێندکارانی بەشە ناوخۆیی ناڕزایەکی زۆریان دەربڕیوە تا ئێستاەوە کارەکەی دیار نییە کە بۆچی بەشە ناخۆیەکان نەکراوەتەوە یاخود کەی دەکرێنەوە. بۆ ئەمڕۆ لە تەوەری دووەمی پەیامی ڕۆژدا میوانداری بەڕێوەبەری بەشە ناوخۆیەکانی کەمپی نوێی زانکۆی سلێمانی دەکەین بۆی بزانین کەی بەشە ناوخۆیەکان دەکرێنەوە و هۆکارەکان چین، ئیدیکەی قوتابیەکانی بەشە ناوخۆیش لەو چاوەڕوانیە دەریێن و دەچنەوە سەر هۆڵەکانی خوێندن. بڵای زان وەک دەزانن هەرێمی کوردستان گۆڕانکاریەکانی پلەکانی گەرما دوای ئەوەی کەوا پلەکانی گەرما نزم دەبنەوە پێچوانەوە پلەکانی سەرماش ئیتر سەرما و وەروەها نزمبوونەوەیەکی زۆری بەخۆوە دەبینن. لەم بارەدۆخەشکەوە پێویستە زۆر خۆمان بپارێزین، بە تایبەت هەم پەتا وەرزیەکان زۆرن، هەم کۆڤید-19 هێشتا لە هەرێمی کوردستان و لە جیهانیش بەردەوام و کاریگەریشی هەیە و ڕۆژانە دەبینین بەداخەوە قوربانی زۆری هەیە. بۆ هیوایی لەم وەرزەیە تەندروست باش بن، هەموو لایەک باش بن، با بزانین پلەکانی وەروە کەشوهەوا و گۆڕانکاریانێکەوە لە شار و شارەشەکانی هەرێمی کوردستان لە ڕووی پلەی گەرمی و ڕوویان داوە چین.
بایکۆتی هۆڵەکانی خوێندن لەلایەکەوە و بە تایبەتی لە ماوەی نزیک بە 1 ساڵی ڕابردووش هاتنی پەتای کۆرۆنا یاخود ڤایرۆسی کۆرۆنا وای کرد کە مامۆستایان بە شێوازێکی زۆر یا بە کاتێکی زۆردا ببڕن لە هۆڵەکانی خوێندن. بۆیە دەبێ بزانین ئایا ئەم دابڕینەی مامۆستایان چ کاریگەریەکی لەسەر خودی مامۆستایان کردووە بەرامبەر بە پرۆسەی پەروەردە و ئایا لە ماوەی دابڕانی مامۆستایان لە هۆڵەکانی خوێندن هیچ خولێکی تایبەت ڕاهێنان هیچ لەمانە کراوە بۆ جارێکی تر ئابدێت بوونەوەی مامۆستایان یاخود خۆ نوێکردنەوەیان لە هۆڵەکانی خوێندن پێویستە بەوەی کە بەدابڕین لە هەر بابەتێک و لە هەر بەشێک دیارەتەوە لە زانیاریەکان لەسەرەوە بەشە یاخۆت چالاکیەکانت کەمتر دەبێتەوە. دیارە لە قەزای سۆرانی یەکێتی مامۆستایان خولێکی بۆ هەندێک لە مامۆستایانی سنوورەکان جامداوە بۆیە ئەمە ڕاستەخۆ لەگەڵ سەرۆکی یا بەرپرسی لقی سۆرانی یەکێتی مامۆستایان قسە و گفتوگۆ دەکەین بزانین هەم لەلایەکەوە دابڕینی مامۆستایان لە هۆڵەکانی خوێندن چ کاریگەریەکی دروست کردووە و هەم ئەم خولەی کە ئەمان 2 ڕۆژە یا 3 ڕۆژ ئەنجامیان داوە بۆچی دەبێت بە چ کاریگەریەک بەسەر مامۆستایانەوە هەیە. بۆ قسەکردن لەم بارەیەوە بەڕێز مامۆستا موسلیم عەبدوڵڵا بەرپرسی لقی سۆرانی یەکێتی مامۆستایانی کوردستانمان لەگەڵ مامۆستا زۆر سپاس بەوە دەرفەتە گەرەوە بپرسم با سەرەتا بزانم ئەو خولەی کە ئێوە ساستان کردووە چەند ڕۆژەوە خولەکە تایبەتە بەچی؟ بەلای خۆی بەخشندی مێرەبان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە سڵاو لە ئێوە لە بینانی پیانیش بێت. دیارە لە دوای سەرهەڵدانی پەتای ڤایرۆسی کۆرۆناوە هەرێمی کوردستانیش کەوتە دۆخەشی تایبەتەوە بەتایبەت کارتی پەروەردەش شێشە و گرفتی تایبەت بەخۆی لۆ دروست بووە. ئێمە لێشتی مەسانی کوردستان لە کۆبوونش مەکتەبی تەنفیزی کە بارودۆخی پەروەردە هەڵسەنگێنرا و شێشە و گرفتەکانی خوێندن خرانە بەرباس و خواستەوە لە ئەنجامدا بڕیادەکە لەم قۆناغێدا خولێک بکەینەوە چونکە لەگەڵ بەروپێشچوونی دنیا لەگەڵ بەروپێشچوونی تەکنەلۆژیا گومان لەوەش دەنگە کە پرۆسەی خوێندنیش بەروپێش ئەچێت. بۆ ئەمە بەستە پێویستمان زانی کە خولێک بکەینەوە لە سنووری هەر لەخەیەک کە چەندین پەروەردە لەخۆ ئەگرێت بۆ نمونە لەقی سۆران کە سنووری 4 پەروەردەی فراوان لەخۆ ئەگرێت. خولەکە کە بە پاڵپشتی پەروەردەی نێودەوڵەتیە ئینتەرناشنال ئیدوکیشن کە کورتکراوەکەی ئیئایە بە پێویستمان زانین لە ڕێی ئەم زۆرە خولانەوە ئاستی مامۆستا بەرز بگرێتەوە لە ڕووی بەکارهێنانی تەکنەلۆژیا و ئامێری سەردەمەوە چونکە بەخۆتان دەزانن کە ئێستا بە شێوازی پەروەردە و فێرکردن و پرۆسەی خوێندن چۆتە قۆناغیشی ترەوە کەویش کە قۆناغی ئەلکترۆنیات یاخودە ئۆنلاینە. بۆ ئەمە بەستە پێویستە مامۆستایان ئاستی زانستیان ڕۆشنبیریان و چۆنەتی مامەڵەکردنیان لەگەڵ ئامێرەکانی سەردەم لەگەڵ تەکنەلۆژیای سەردەم کە ئەویش دەتوانێت خزمەتێکی باش بکات بە کارتی پەروەردەوە. بۆ ئەمە بەسەر پێویستمەزانی کە خولەشی ئاوە ئەنجام بدەین. خولەکەی ئێمە لەسەر ئاستی بڵێن لقی خۆمان کە لقی سۆرانە کە 4 پەروەردە لەخۆ ئەگرێت دیارە خولەکە بۆ ماوەی 3 ڕۆژ دەخایەن کە ئەم بۆ پێیناتە ڕۆژی سێمین و کۆتایی بە خولەکە دێنین دواتر بڕۆنامەکان دابش ئەکرێن بەسەر بەشداربوواندا. ئێمە لە هەر پەروەردەیەک ناومان وەرگرتووە لە هەر 4 پەروەردە بەشداریمان پێکردوون کە خولەکە بۆ 20 مامۆستا کراوەتەوە. داوامان کرد لە بەڕێوەبەری پەروەردەکان کە ناومان بدەنێ بتایبەت ئەو مامۆستانێک پاسپۆرن لە بواری کۆمپیوتەر یاخود مامۆستایەک ئەگەر لە کۆمپیوتەر شارەزایی هەیە لە ئینتەرنێت شارەزا هەیە ئەتوانێت مامەڵە بکات لەگەڵ ئامێرە نزیکەکان ناومان بۆ بنێرن لە ئەنجامی وتوژێژی زۆر لەگەڵ بەرپرسی پەروەردەکان دواتر ناکەم بەدەست گەیشت و ئێمەش لە سات و کاتی خۆیدا لە 15 مانگ خولەکەمان ڕاگەیاند کە خولەکە دوو زۆر شێواز بەحەڵەر لەخۆ ئەگرێت. پێیشیان بریتی بوو لە ڕێگەکانی وانەوتنەوە لە نێوان کۆن و نوێ گومان لەو دەنێت کە پەروەردە بەرەو پێش ئەچێت بێت ڕێگاکانی وانەوتنەوەش گۆڕانکاری بەسەردادێت. یعنی ڕێگەکانی وانەوتنەوە لە سەردەمی دراسی کۆن شێوازێک بوو بەڵام لە سەردەمی تەکنەلۆژیا و سەردەمی ئۆنلاین و خوێندنی ئەلکترۆنیەوە ڕێگەکانی وانەوتنەوەش گۆڕانکاری بەسەردادێت. بۆ مەبەستە دوو محاضرەمان هەبوو کە مامۆستایان بەرچاویان ڕوون کرا مامۆستا چۆن ئەتوانێت لەگەڵ بەرەوپێچوونی تەکنەلۆژیا و سەردەم چۆن ئەتوانێت ڕێگەکانی وانەوتنەوەی خۆی بگۆڕێت بە شێوازی کلاسیکی تەقلیدی بگۆڕێت بۆ شێوازێکی سەردەمیانە کە ئەمە پێویستە لەو ڕوو مامۆستایان لایەنی شارەزاییان زانستیان بەرز بێتەوە کە ئاشتا بن چۆن ئەتوانن مامەڵە لەگەڵ ئەم زۆرە حاڵەتانە بکەن. ڕۆژەکانی بڵێن دووەم و ئەو ڕۆژ ڕۆژی سێمە تایبەتە بە چەند وانەیەکی ئەلکترۆنی کە ڕاهێنەران لێرە ڕۆڵی خۆیان بینیوەم لێرەوە سوپاس خۆشم بۆیان هەیە کە 3 ڕۆژە لەگەڵماندان بەخۆ بەخشانە کە وانەکانی پەروەردەی ئەڵێنەوە
دیارە وانەی پەروەردەیش من ناڵم دەبێتە بەدیلی قوتابخانە هەم بەدیل نییە گومانی تێدانیا چونکە لە هەموو لایەنە پێوەندەکانەوە قسەی تایبەتی خوان هەیە لەسەر وانەوتنەوە بە شێوازی ئەلکترۆنی بە شێوازی ئۆنلاینەوە بەڵام دەکرێت ئێمە لەم تەکنەلۆژیایی سەردەما سوود و کەڵشی لێوەربگرین و قوتابیان ئەتوانن سوودی لێوەربگرن بۆیە بە پێویستمان زانی کە مامۆستایان کاتێک دەستنە ناو وانەیەکی ئەلکترۆنی و دەستشی پەروەردەی ئەلکترۆنی تەکنۆلۆژیای سەردەمەوە ئەبێت چۆن بچن بە شێوازێک بچن چۆن وانەکان لێوێندە دەڵێنەوە چۆن لێوێندە بەجارێکتر خزمەتی پەروەردە ئەکەن بۆ ئەم بەبەستە ئێمە بە پێویستمان زانی کە خۆشی ئاوا بکەینەوە کە بەرچەی مامۆستایان ڕۆشن بکەین کە ئێستا 21 مامۆستا لەم هۆڵە بوونی هەیە نەگومانەوە دەنێ مامۆستایان دواتر ئەبن بە ڕاهێنەر ئەتوانن لە شوێنەکانی خۆیان پەروەردەکان لە سنووری پەروەردەی خۆیان سوودیان لێوەربگرن و خزمەت بکەن بە مامۆستایانی ترکانی بتوانن لە ڕێگەی ئەم تەکنۆلۆژیای سەردەمەوە بتوانن خزمەتی پەروەردە بکەن. بەڵێ مامۆستا سەرڕای ئەوەی بەکارهێنانی تەکنۆلۆژیا و وەروەها ئامێرەکانی ڕۆژ بۆ مامۆستا پێویستە لە بابەتی وانەوتنەوە سوودیان لێوەرگرێت بەڵام پیشەی مامۆستایی دایم پێویستی بە نوێکردنەوەی زانیاری و هەروەها پێدانی کۆمەڵێک ڕێنمایی تازە هەیە وەم قوانش کردودانەوە زۆر باشن بەڵام ئایا ئەمە دەبوو هەموو مامۆستایان بەشدار بن یاخود ئەو 21 مامۆستا بە ڕێزەی بە شێوەیەکی خۆویستانە یاخود اختیاریان هەبووە ئەی گرنگ نییە بتوانن هەموو مامۆستاکان بەشداری ئەفلانە بن چونکە مامۆستایی پیشەیەکە پێویستی بە دایم تازەکردنەوە هەیە گومانی تێدانیا ئەمە پرسیارێکی داوە لە جێ خۆەتی مامۆستایانیش پرسیاری ئەویان کردووە بۆ تەنها 21 مامۆستا مەسەلەن بە ئامانجی داوە بێن لێرەکانە لە خول بەشدار بن تاڕەن خولەک ئەمە بڵێن کۆتا خول نییە ئەمە خولی یەکەمە دەکرێت خولیکە بەدوو دابێت ئەوانە ئێستا بەشدارە بووندەکان لە ئایندەدا مامۆستایتر بەشدار بێت چونکە پەروەردە بەرزکردنەوەی ئاستی زانەری مامۆستا پەیوەستنی تەنها بەسەر مامۆستایەکە ئەو مامۆستایەکە پیشەی مامۆستایەتی لە کەرتی پەروەردیشەکە پێویستە تێر بکرێت لە ڕووی زانستیەوە لە ڕووی بەکارهێنانی تەکنۆلۆژیای سەردەمەوە ئێمە ئەگەر پشتیوان بێت خوڵی دیکەمە لە بەرنامەدا ئەبیت بتوانین چۆن مامۆستای زیاتر بەشداری پێ بکەین گومان لەو دەنێک کە لە سنووری لە قیمە زیاتر لە 7000 مامۆستا هەیە لە سنووری هەر چوار پەروەردە ئەمە تەنها 21 مامۆستا مەداخیلی ئەم خولە کردە چونکە دەسەڵاتی ئێمەش سنووردارە ئەمەش تەکلیفی خۆی هەیە مادووبوونی خۆی هەیە پشتیوان بەخوای گەورە بێت بەو پشتی مامۆستایان بەرنامە هەیە کە لە ئایندەدا چۆن ئەم پلانە تەطویری پێ بدەین بتوانین زۆرترین مامۆستا بەشداری پێ بکەین چونکە مامۆستا کاتێک کە ئەستە ناو کۆلەوە کاتێکە بەرکەوتی لەگەڵ قوتابی ئەبێ مامۆستا لە هەموو ڕێکەوە بەڕاستی تێر بکرێت فێر بکرێت ڕۆشنبیری و سەقافەتی زیاد بکرێت لایانی ئاستی زانستی بەرز بکرێت مامۆستا کادری پەروەردەیە ئەگەر مامۆستا لە ئاستێکی لاوازدا بێت گومان لەو دەنێ کە قوتابیەکانیش ئاسیان لاواز ئەبێت زۆر باشە مامۆستا با بزانین دابڕانی مامۆستایان لە وەڵەکانی خوێندنەوە و فەراغانە چین کە دروستی کردووە بەتایبەت لەسەر خودی مامۆستا جیاواز لەوەی کە ئێستا بۆ نمونە سیستەمی خوێندنی ئۆنلاین لە هەرەدا هەیەوە زۆرێک لە مامۆستایان باوا بڵێن زۆرێک لە مامۆستایان ڕەنگە هێشتا شارەزای ئەم جۆرە سیستەمە نوێی خوێندنە نەبن گومانی تێدانیا کە سیستەمی ئۆنلاینە یان خوێندنی ئەلکترۆنیا سلبیات و ئیجاباتی خۆ هەیە لێرە لەم هۆڵەیە لە ڕۆژی یەکەم و دووەمیشدا لایەنە ئیجابی سوودەکانی سیستەمی ئەلکترۆنی یاخود ئۆنلاینەوە تاوتوێکە لەلایەن بەشداربووانەوە لەگەڵ ڕاهێنەرەکانەوە بەتاکید دابڕانی مامۆستا لە پرۆسەی فێرکردن زیانی بە مامۆستا ئەبێت هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی زانستیەوە چونکە مامۆستاگەر پیشەکەی خۆی زانستی خۆی ممارەسە نەکرد وەلی دابڕا زانست و زانیاریش تووشی لە بیرچوونەوە ئەبێت مامۆستا تووشی سستی و بێتاقەتی ئەبێت بێئومێدی ئەبێت بۆیە ئەمە یەکێکە لەلایەنە سلبیەکانی خوێندنی مەسەلەن بڵێن ئۆنلاین یاخود ئەلکترۆنیەوە ئەم زیانەی هەیە چونکە لەم پرۆسەیە هەموو مامۆستایەک بەشدار نەبوو لە پرۆسەی پەروەردەفێرکردن چەند مامۆستایەکن کە وانەکانیان تۆمار کردە و لە ئۆنلاینە مەسەلەن بڵاویەکەن یاخود لە شێوازی ئەلکترۆنی بڵاوی ئەکەنەوە مامۆستایان پێویستە ڕۆژانە لەگەڵ ڕۆیشتنی منهەجی پەروەردەی لەگەڵ بابەتی خۆیان بڕۆن مطالعی بکەن بۆ خوێندنەوەی خارجیشی بۆ بکەن ئەمە یەکێکە لەلایەن سلبیەکانی خوێندنی ئەلکترۆنی یاخود خوێندنی ئۆنلاینەوە مامۆستا من ئەوەی کە بینیومە لەمۆی ڕابردوو کە پرسیارم لێکردوون چی ئەەکەی بە چیوە مەشغوڵی مامۆستام و یاخود ئیشیش دەرەشی ئەکاتن غێری پیشەکەی خۆیەوە کە گومانیش کە مامۆستا لە پیشەی خۆی دوورکەتەوە
ئەم زانستی کە ئیزانێت کە فێری بووە ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو کەسبوون لە لاوازبوون ئەسێت یاخمان ناخی مامۆستا ئەو حەزم و جزم و ئەم جۆش و خڕۆشی تێدا نامینێ کوزاران لە ناو پۆلدا هەیبوو بۆیە پێویست ینی بیرێک بکرێتەوە لەوەی کە چۆن پرۆسی خوێندن لە ناو پۆلا بەردەوام بێت. مامۆستا موسلیم هەر سەبارەت بەو جۆرە خولانەی کەوا بەڕێستان کردوونانەتەوە سەرنجێک هەیە کە دەڵێن مامۆستا نوێیەکان لە تەکنەلەجیای ڕۆژ زۆر شارەزاترن بەڵام مامۆستا بە ئەزمونونەکان بە پێچوانەوە لە ئەزمموی گەیاندن و قسەکردن شارەزاترن و لە تەکنۆلۆژیای ڕۆژ زۆر شارەزانین. چەند گرینگە تەواوی پەروەردە لە هەرێمی کوردستانە ئەو مقارنەیە یاخود ئەو پۆلێنە بکات بۆ کردنەوەی دەوراتی تایبەت بۆ مامۆستا نوێیەکان کە ڕەنگە پێویستکە ئەسلوبی وانەوتنەوە باشتر بزانن بۆ مامۆستایانێکی کەوا ئەزمونێکی زیاتریانەیە و بەڵام تەکنەلۆژیای ڕۆژ زۆر ناتوانن بەکاربێنن. پرسیارێکی زۆر جەوهەریە سەرنجیشتەوە و معقول لە جێ خۆیەتی هەر ئیمڕۆ بەس لەنەوە کرا کە مامۆستا هەیە بەتوانایە زانستی ئاسی زانستی مامەڵە بکات لی نازانێت ناتوانێت ڤیدیۆیەک بڵاو بکاتەوە ناتوانێت ڤیدیۆ داڵۆن کە ناتوانێت پەیامێک بگەێت لە ڕێی ئامێرەزی دیکەکانەوە مامۆستاشمانە گەنجەکان ئەوەی کە تا ئێستا بڵێ ئێستا خەڕوجیان کە دەخۆتازە دامەزراون ئەوانی شەشەکانەیە کە ئاسی زانستیان وەکو پێویست نییە چونکە مامۆستاکە کەم ئەزمموی پەروەردەی نەبووە ڕێگەکانی وانەوتنەوەی مەسەلەن نەخوێندووە ئەویش بامان شێوەزیانی خۆیان بۆیە پێویستە لەسەر ئاسی نێودەوڵەتی لەسەر ئاسی بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئاسی وزارەتی پەروەردە بەڕاستی بێتە سەرخەت بەزدی خولێک بکاتەوە بۆ ئەو مامۆستانی کەوا ئەزممونێکی باشیان هەیە لە پەردەفێرکردن ئاستی زانستیان بەرزە خولێکی سەردەمیانیان بۆ بکەنەوە لە ڕووی ئەلکترۆنیاتەوە مامۆستا چۆن مامەڵە بکات چۆن بتوانێت ئەم ئامێرە زیرەکانی ئێستا ئەم ئەنتەرنێتی کە ئێستا هەیە و کە هەموو جیهانی داگیر کردو چۆن بەکاربینین چۆن مامەڵێک بکات چۆن مامۆستان لەوێشەوە پەیامی پەروەردەی خۆی پەیامی فێرکردنی خۆی بگەینیت بە قوتابیان ئەمە لە ڕاستیدا ئێستا ئەمە کێشەیەکە تی کەوتن وەکو بەسم کرد مامۆستامان هەیە لە ئاسێکی بەرزدایە بەڵام بەتاخۆ نەتوانێت مامەڵە لەگەڵ ئامێری سەردەم بکاتن. زۆر باشە مامۆستا کەواتە با قسێکیش لەسەر بارودۆخی مامۆستایان بکەین لەم کاتەیە کە ئێستا فەراقێک لە نێوان مامۆستا و هۆڵەکانی خوێندن دروست بووە یا مەودایەکی زۆر دروست بووە فەراقی لەسەر مامۆستایان دروست کردووە ئایا ئەمە چ کاریگەریەک لەسەر بارودۆخی تایبەتی مامۆستایان دروست دەکات و لە لایەکی دیکەشەوە بە دڵنیاییەوە مامۆستا خەمی ئەوە خوا کە چۆن خۆی نوێ بکاتەوە کە چۆن هەمیشە لەگەڵ بابەتەکانە تازە بێت بەڵام ڕەنگە بارودۆخی ژیانی تایبەتی مامۆستاش کاریگەریەکی زۆر دروست بکات لەسەر ئەو دابڕانە من دەمەوێت بزانم ئەوەی کەەوە لە ناو واقعەکان تا چەندە دابڕانەکە کاریگەری قەیرانە داراییەکە زیاتر فەراغی دروست کردووە. بەڕاستی مەسلەی بابەتە ئابوووریەکە لایەن داراییەکە دەتوانین بڵێن کێشەی سەرەکی هەرە گەورەی مامۆستایانە لە قۆناغی ئێستادا ئەگەر مامۆستای بۆ نمونە مامۆستایەک بینین ئاسی زانستیشی بەرز بێت لە ئامێری سەدەمیشا زیرێک بێت بەڵام ئەگەر لایەنی ئابوووریەکی باش نەبێت زارش ناتوانێت ئەم خزمەتەیە بگەینیتەوە بە کەرتی بەردە و بڵێن بە ناوەندەکانی خوێندنەوە گومان لەودانەیە کە ئەم قۆناغە ئێستا مامۆستا تێیدا ئەژی سەختتری ناخۆشترین ناڕێکترین قۆناغ کە مامۆستا تێی ئەپەڕێنێت کە باری ئابووری زۆر ناڕێکە ئەمن ئێستا کۆمەڵی مامۆستا ئەناسم لەو شاری خۆمان وڵی سەوزە فرۆشی ئەکات ڕێزم بۆ سەوزە فرۆشەکان معنی ئەوەیە کە پیشەکە هیچ نییە بەڵام مامۆستا لەبەر دابینکردنی بژێوی ژیانی خۆی پەنای بردو بۆ سەوزە فرۆشی پەنای بردو بۆ میوە مدەت ئەفرۆشێت مامۆستا هەیە کرێکاری ئەکات مامۆستا هەیە لە سناعە ئیش ئەکات مەزبورە بۆ دابینکردنی بژێوی ژیانی خۆی واز لە پیشەی سەرشی خۆی بینێت کە پەردە فێرکردنە پەنایی بۆ شتێکی بردووە کە بۆ بەدیلێک بتوانێت لایەنی ئابووری خۆی ڕابگرێت حکوومەت لێدە بەڕاستی بەرپرسیارە تاوانی هەرە گەورە لە ئەستۆی حکوومەتدایە کە مامۆستای بێناس کردو مامۆستای فەراهم کردووە کە مامۆستا دەیان پێداویستی پەروەردە و فێرکردنی هەیە کە ئەبێت بیکات ناتوانانی بیکات ئەگەر نمونەشی بەسیط بێنەوە لەستا لە زۆربەی قوتابخانەکانە بە قەڵەم مازیکە مەسەلەن ئەوانەکان ئەنووسێنەوە مامۆستا هەبووە نەیتوانیوە قەڵەم مازیکێک بکرێت کە دوانەکەی خۆی پێشەرحکات داوای کردووە لە قوتابخانەکە کە هەرچنە بێت بە پارەی حانوتەکە ماجیکم بۆ دابینکەن باموتەن دەرسەکە بنووسمەوە بەڕاستی چکم تایبەت مەسەن بۆ نمونە وانەکانی زمان بیرکاری فیزیاکی ئەمانەکە پێویستیان بە نووسینەوەی زۆر ئەکات مامۆستا
زۆرترین سەبوڕە بەکاردێنێ و شتان نووسێتەوە ئەمەشەکە لە داواکاری هەرە بەسەکانی مامۆستا کە ناتوانێت دابینی بکاتن ئەیسمێنێ مەهاتووشی مامۆستا لە نێوان قازەکان لە نێوان شارەکان لە نێوان گوندەکان تەکالێکی زۆر مامۆستا ئەکەوێتن حکومەت پێم وایە هیچ بەدیلێکی پێ نەبوو هیچ چارەسەریشی پێ نەبوو کە پرۆسی پەروەردە پەشی نەخات ئەو مامۆستەکەی نەرنەماڵەوە لە ڕێگەی ئۆنلاینەوە یان لە ڕێگەی خوێندنی ئەلکترۆنیەوە کە ئەمەش دەیان و سەدان ئەرێنی و نەرێنی خۆی هەیە خاڵی سلبی و ئیجابی خۆیە مەخۆستا ئێستا لە قۆناغێکی زۆر خراپی ئابووریدا دەژیت بەڕاستی ئەگەر سبینێ هۆڵەکانی خوێندنیش بکرێنەوە من لە نزیکەوە ئاگام لە زۆرێک لە مامۆستایانە کە پەیوەندیمان پێ تەلەفۆنمان بۆ ئەکەن سەدانمانکەن ڕۆژانە لە بارگای ئێمە باسی مەعاناتی خۆی ئەکات کە سبێنێکە قوتابخانەش بگرێتەوە قوتابخانەکە لە ماڵی منەوە دوورە لە دەیەکە لە قەزایەک لە ناحیەکە کە ناتوانم من ڕۆژانە هەبسۆی قوتابخانەکەم بکەم کەواتە ئەگەر هۆڵەکانی خوێندش بکرێنەوە ئەگەر داواخوازەکانی مامۆستالایانی ئابووری و داراییان ڕێک نەخرێتەوە موچەکان ڕێک نەخرێنەوە خۆینێتەوە و 30 ڕۆژارێک لە شوێنی خۆی نەدرێت بەڕاستی ئەوە پرۆسی پەروەردە زارێکی تر ئەکەوێتە ژێر مەترسی و هەڕەشەوە گومانیش دەنێت کە پەروەردە و فێرکردن یانی بڵێن خاڵی هەرە سەرشی بەرەو پێشچوونی گەلانە و بەردی بناغی هەموو دامەزراوەیەکە بۆیە حکومەت ئەبێت هەرچی هەیە بەڕاستی زوو بیر لەوە بکاتەوە چیدی پرۆسی پەروەردە و فێرکردن ئاوا لەکەدار نەکرێت عیبدار نەکرێت بێناز نەکرێت قوتای بەجگەر گۆشەکانمان کە ئێستا لە ماڵ کەوتون هەرێکەی بە شتێکی بێکەڵک و بێسوودە و مەشغوڵ و سەرقاڵی بەسەربردننی کاتەکانیتیان مەگەر کەسێک یانی لە نزیکەوە ئاگەی لە منداڵەکانی خۆی بێت ئەگەر نا منداڵەکانیش ئێستاکە ئەوانی شۆک و مامۆستاکان بێهیوا بوون یعنی جۆش و خڕۆشیان ناخدا نەماوە بەرامبەر خوێندن و نووسین و خوێندنەوە و فێرکردن بۆیە بێ هەردووچیان دا پێداویستەکەیان جێبەجێ بکرێت گەرم بکرێنەوە مامۆستایان نازیان هەڵبژیرێت حکومەت بێتە سەرخەت بەجددی لەگەڵ مامۆستایان کۆ بێتەوە دابنیشێت لە کێشە و مەعاناتیان تێبگات ئەوەی کێشەی گرفتی ئێمە ئەوەیە کە تا ئێستا لە هەرێمی کوردستاندا هەر وەزیرێک هاتی بێت وەزیری پەروەردە بێت بەداخەوە یەک ڕۆژ مامۆستا نەبووە کە مامۆستا نەبووە مەعاناتی مامۆستا نازانێت لە شوێنێک بڕیارێک ئەدا کە جێگە و ڕێگەی خۆی خۆشە نازانێت مەعاناتی مامۆستا نازانی لە دەیەکان دێهێتە ئێستا بەتاو کە ینی کارەبای نییە ئەتەرنێتی لێ نییە عائیل هەیە ناتوانێت کە ئامێری سەردەم بەکار بێنێت بۆ قوتە بۆ مناڵەکانی کە بۆی لە پرۆسی پەروەردە و فێرکردندا دانەبڕن ئەمانە و دەیان و سەداوی شۆگفتی دیکە هەیە کە پێویستە حکومەتی هەرێم بەڕاستی ینی ئەو شتە چیدی ئەوە بە سادەیی تەماشا نەکات خۆی بە بەرپرس بزانێت لە ئاسی پەروەردە و فێرکردن سەرجەم سێکتەرەکانی حکومەت هەمویان گرنگن زەرورن بەڵام خوێندن ڕاستەوخۆ پەیوەندی لەگە هەموو تاکێکی کۆمەلگا لەگەڵ هەموو ماڵێکە هەیە بۆیە پێویستە حکومەت ئەگەر قەرزی کرد بێت لە وڵاتان کەرتی پەروەردە ڕانەگرێت زۆر سواز بۆ بەڕێز مامۆستا مسلم عەبدوڵڵا بەرپرسی لقی یەکێتی مامۆستایانی لقی سۆرانی مایەتی مامۆستایانی کوردستان کەوا ڕاستەوخۆ لەگەڵ ماموو لەم تێرەوە قسە و باز لەسەر ئەو بابەتەمان کرد بینەرانی عەزیز ناوڕێکمانێ و دینەوە لات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆ یابانەی دەناسرێتەوە وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە ناوی مارکاستەیەکە تۆیۆتۆمیە و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەربەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیاڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RC-A37 ئارامی و دڵنیایی
ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو بە خۆپارێزیەوە لەگەڵ کتێب هاوڕێ دەبین لەژێر چاودێری پارێزگاری سلێمانی و باوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی کۆمپانیای ئەتڵەس لاسیل دووەمین خولی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب لە هەفتەیادی دامزرانی سلێمانی لە 18 تا 27 یانزەی 2020 ڕێک دەخا بە بەشداری چەندین ناوەند و بڵاوکراوەی نیشتیمانی و عەرەبی و بیانی بە ڕەچاوکردنی ڕێنماییە تەندروستیەکان پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی پێشوازی لە هاوڕێیان و خوێنەرانی کتێب دەکات بە خۆپارێزیەوە لەگەڵ کتێب هاوڕێ دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. عزیز بەشێک لە هەواڵ و زانیاری گرنگەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان دووپاتی دەکاتەوە. ئەو کێشەی ئێستا لە نێوان هەرێم و بەغدا دروست بووە ڕیشەیە و هەردوو لانەیان توانیوە ڕوو ڕاستانە لەگەڵ یەک گفتوگۆ بکەن بگەنە چارەسەری بنەڕەتی. ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕاشی گەیاند دەمێکە ڕامان گەیاندووە حکوومەتێک نەتوانێت موچەی فەرمانبەرانی بدات دەبێت دەست لە کار بکێشێتەوە. پاشەوەی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ڕایگەیاند ئەگەر بەغدا ئامادەیە 900 میلیارد دینارمان پێ بدات ئەوە هەموو نەوتی هەرێمیان ڕادەست دەکەین. هوشیار عەبدوڵڵا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە گەشتی هەواڵەکانی پەیام داوتی من پێیان دەڵێم هەموو نەوتەکەنا تەنها 250,000 بەرمیل نەوتی ڕۆژانە و نیوەی داهاتی نانەوتیەکان ڕادەست بکەن ئێمە گەرەنتی دابینکردنی زیاتر لە 900 میلیارد دینار دەکەین بۆ هەرێم. ئەو پەرلەمانتارە دڵنیاییدا ئەگەر هەرێم پابەندی ڕادستکردنی 250,000 بەرمیل نەوتی ڕۆژانە و نیوەی داهاتە نانەوتیەکان بێت ئەوان وەک پەرلەمانتارانی گروپی 15 دەتوانن گەرنتی بکەن کە لە بودجەی ساڵی 2020 زیاتر لە 900 میلیارد دینار بۆ هەرێم دابین دەکرێت. قاسم شەشۆ فەرماندەی شنگال بۆ هۆی ڕەفتاری بەشێک لە بەرپرسانی پارتی و هەروە پەراوێزخستنیان لە دیاریکردنی باباشێخ و میری کوردانی یەزیدی وازی لە پارتی دیموکراتی کوردستان هێنا. لە تۆمارێکی ڤیدیۆییدا لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک قاسم شەشۆ دەڵێت بەو هۆیەوە وەکو کەسێکی بێلایەن دەمێنمەوە و فەرماندەی شنگالیش نیم. لا بەشێکی دیکەی تۆمارە ڤیدیۆیەکەدا شەشۆ گلەیی لەوە دەکات کە بابەشێخ یەزیدیەکان بەبێ وەرگرتنی بۆچوونی یەزیدیەکانی شنگال و میری کوردانی یەزیدیش لەلایەن بابەشێخەوە بە پشتیوانی پارتی دانراوە بۆیە ئەو دەست لە پارتی دیموکراتی کوردستان دەکێشێتەوە. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق فەرماندەی ئۆپەراسیۆنی هاوبەشەکانی ڕاستپارت بە ئامانجی ڕاگررتنی قاچاقچیەتی زیانگەیاندن بە ئابووری وڵات و پاراستنی بەرهەمی نێوخۆیی دەواازە سنووریە نافەرمیەکان دابخەن. لەوبارەیەوە دەستەی دەواازە سنووریەکانی عێراق لە ڕاگەیەندراوێکدا ئاماژەی بەوەدا کە ئەو بڕیارە لە یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی لایەنەکانی ناپەیوەست بە وەزارەت و دەستە سربەخۆکان دراوە. قەوارەی ئیسرائیل خۆشحاڵی خۆی بە ڕاگەندراوەکەی دەستەی گەورە زانایانی سعودیە لەبارەی ئیخوان الموسلیمین بە تیرۆریست ناساندنی نیشاندا. وەزارەتی دەرەوەی قەوارەی ئیسرائیل وەک تاکەلاینی پێشوازی لە ڕاگەندراوەکەی دەستەی گەورە زانایانی سعودیە کرد کە کۆمەڵی ئیخوان الموسلیمینی بە تیرۆریست و دەرچوو لە ئیسلام ناوزەت کردووە.
لە ژماری وەزارەتی دەرەوەی قەواری ئیسرائیل لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەردا هاتووە. ئێمە لە ئیسرائیل خۆشحاڵین ئەو جۆرە بۆچوونە کە دژایەتی بەکارهێنانی ئاین بۆ هاندان و ئاژاوەگێڕی دەکات. لای خۆیەوە و دوا بەدوای هەڵوێستەکەی قەواری ئیسرائیل دکتۆر علی قەرەداخی ئەمینداری گشتی یەکێتی جیهانی زانایانی موسڵمان ڕایگەیاند. ڕاگەندراوەکەی دەستەی گەورە زانایانی سعودیە جگە لە قەوارەی سەهیۆنی داگیرکەری خاکی عەرەب و موسڵمانان و قودس و ئەقسا جێی پەسەندی هیچ لایەکی دیکە نەبووە. ڕۆژی سێشەمەی ڕابردوو دەستەی گەورە زانایانی سعودیە ڕاگەندراوێکی لەسەر کۆمەڵی ئیخوان الموسلیمین دەرکرد و ئەو کۆمەڵە ئیسلامیەی جیهانیەی با تیرۆریست و دەرچوو لە ئیسلام ناوبرد. بینەرانی عزیز بەشێک لە هەواڵ و زانیەگرنگەکانمان پێشکەشکردن پاش ناوبڕێک درێژە بە پەیامی ڕۆژ دەدەین. دوانزە خاڵ بۆ ڕاهێنانی منداڵەکەت لەسەر خەوتن. خۆت زوو بخەوە یان کەشی خەوتن دروست بکە لە ماڵەکەتە. فێری بکە کە منداڵ پێویستە لە پێش گەورەوە بخەوێت. ئەگەر توانیت با سیسەم و ژووری نووستنی منداڵ جیابێت. ئەنجامدانی کارەکانی پێش خەوتن وەک ددانشتن و سەرئاو. با هەمیشە کەشی خەوتن ڕاستەوخۆ خەوتنی بەدوادا بێت بۆ ئەوەی منداڵ لەسەری ڕابێت. منداڵ ڕامەهێنە لەسەر خەوتنی ناوجۆلانە یان سیسەمی کارەبایی و هەزە. تاریککردنی ناوماڵ و کوژانەوەی ڕووناچی. لە هەموو حاڵەتێکدا پێویستە دایک لەسەرخۆ بێت و زاڵ بێت بەسەر دۆخەکەدا و کاتێک منداڵ دەخەوێنێت خۆی خەوی نێت و خۆی ڕابێنێت لەسەرەوەی سەعاتێک دوای منداڵەکەی بخەوێت. هەڵەیە تەنها لە تەمەنی قوتابخانەیان لە وەرزی خوێندن ئەم کارانە بکەیت، بەڵکو پێویستە هەمیشەی بێت و کاتی پشوەکانیش بگرێتەوە. ساعتێک بەر لە کاتی خەو نابێت ئایپاد و یاری ئەلکترۆنی بە منداڵ بێت. نابێت 3 ساعت پێش خەو شیرینی بخوات و گەر برسی بوو دەبێت بەرهەمەکانی شیر بخوات. ئەم نەریتانە پشتگوێ مەخە تەنانەت ئەگەر لە ماڵی کەسێک یان لە دەرەوە و ناوباخێک بوویت. بنەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێ لە بەشی دووهەمی بەرنامەکەمانە دەمانەوەی قسە لەسەر کردنەوەی بەشەناوخۆیەکان بە دیاریکراوی بەشەناوخۆیەکانی کەمپی نوێی زانکۆی سلێمانی کە بە قلیاسان ناسراوە بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتە و ئەو کێش و گرفتانەی کەوا هەن ئەو خزمەت گوزاریانەی کەوا پێویستە لە بەشەناوخۆیەکان دابین بکرێن ئایا کراون یان کەی دەکرێن میوانداری زۆر بەڕێز مامۆستا نەژاد حسێن بەرپرسی ناوخۆت بەڕێوەبەری بەشەناوخۆیەکانی کەمپی نوێی زانکۆی سلێمانیمان کردووە. مامۆستا نەژاد زۆر بەخێر بێن. بەخێر بێن مامۆستاگەن. بابەتێک کە ساکە زۆر گرنگە و لە ئارایە ئەویش کردنەوەی بەشەناوخۆیەکانە هەندێک لە زانکۆ پەیمانگاکان کە دەوامی تێدا ئەکرێتەوە یاخود خوێندکاران دەگەڕێنەوە بۆ وەرگرتنی بەشەناوخۆیەکان بە پێی زانیاریەکانمان پێم وابێت تا ئێستا بەشەناوخۆیەکانی زانکۆی سلێمانی کەمپی نوێ نەکراوەتەوە. کەی بەتەمان بەشەناوخۆیەکان بکەنەوە و گرفتانی چین ئەو داواکاریانە و خزمە گوزاریانەی پێویستە لە بەشەناوخۆیەکان هەبن و هێشتا بۆتان دابێت نەکراوە. سەرەتا ڕێز و سڵاوم بۆ ئێوەی بەڕێز بۆ بینەرانی خۆشەویست. زۆر سپاس. ئێرەشەوە حەزەکەم ڕێز و سڵاو خۆشەویستیم بگەێنم بە سەرجەم خوێندکارانی خۆشەویستی زانکۆی سلێمانی بەگشتی و خوێندکارانی بەشەناوخۆیەکان بە تایبەتی و هیواخوازم بە دوور بن لەم پەتانەگری سەمەترسیداری کە ڕوبەڕووی مرۆڤایەتی بۆتەوە. ئێمە وەک بەشەناوخۆیەکانی زانکۆی سلێمانی تەبیعی زانکۆی سلێمانی جیاواز لە هەموو زانکۆکانی تری هەرێمی کوردستان خاوەنی پێگەیەکی فراوانە و زانکۆیەکی گەورەیە لە ڕووی بڵین ژمارەی هەم مامۆستا هەم فەرمانبەر هەم خوێنکارەوە ساڵانە زیاتر لە 24,000 خوێنکار وەرگیرێ لە بڵین ئەخوێنێ لە ناو زانکۆی سلێمانی. تەسەوری شەکری ئەم ساڵ بەهۆی هێنانی زۆری نمرەوە بەڕاستەکەی عادەدی زیاتر وەربگیرێ. بەس خۆناغی یەکەم بەڵێ نەخێت 24,000 خوێنکاری هەیە بە هەموو کۆی گشتی بەڵام ئەم ساڵ خوێنکارێکی زۆر وەرگیراوە دەبێت زانکۆی سلێمانیش پشتی زیاتری بەرەکەوێ. ئێمە
لە سەرەتایی دەستپێکردنی ئەم ساڵی خوێندنی 2020 بۆ 2021 زانکۆی سلێمانی بە تێگڕای دەنگی ئەنجومەن پلانێکی تۆکمەی دانا بۆ ئەوەی کە خوێنکاران تووشی زەرمەند نەبن بەڕاستیەکەی چونکە ئێمە ئەو عادەدە زۆرەی خوێنکار کە لە ناو بەشە ناوخۆیەکان نیشتەجێ بێەوە لە ناو کۆلێجەکانە خوێنێ بەرێکەوتنیە بێتە بێ لەگەڵ مامۆسا لەگەڵ فەرمانبەر دوایش ڕۆشتنەوەی بۆ ماڵەوە هەم ئەوانەی کرد ناوشارن هەوانشی کە ئەچنە ناو بەشە ناوخۆیەکان نزیکەی 8 ساعاتێک بۆ 16 ساعاتێک بۆ 8 ساعاتێک مێننەوە بەرکەوتن زیاترە بێ و هاتوچۆشان لەگەڵ کەس و کاری خۆیان تەبیعی بەرکەوتن زیاترە بێ بۆ بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە زیاتر مەسیزارترە بۆیە بڕیاریدا لە سەرەتای ساڵەوە لە چواریدا خوێندنی ئەلکترۆنی دەستی پێکرد بۆ ماوەی زیاتر لە مانگێک بۆی خوێنکاران بە ئەلکترۆنی دەست پێ بکەن و جارێ نێن ناوکەم و خۆشبەختانە سەرکەوتوو بوو تا ڕادەیەکی باش دواتر لە خۆناغی دووەمە هەوڵیدا سیستەمێکی دانا ناوینا سیستەمی ئاوێتە بۆی خوێنکاران بتوانن ڕۆژی هەفتەیەکە یەک ڕۆژ بێنەوە ناو کەمپ ئەوانەی کە پراکتیکیان هەیە بە تایبەتی بەڵام کردنەوەی بەشە ناوخۆیەکان مایەوە لەبەرم حاڵەتە چونکە وەکو پێم وتن زانکۆی سلێمانی جیاواز هەموو زانکۆکانی تر خاوەنی 8,000 ینی زیاتری خوێنکاری بەشە ناوخۆیە زانکۆکانی تر لەوانەیە 500 خوێنکار 400 خوێنکاری هەبێ بەڵام ئێمە هەر بینایەکمان 400 خوێنکاری تایە خاوەنی سێ کەمپە کەمپی ناوشار کەمپی نوێ لەگەڵ کەمپی عواڵ بە هەموو کەمپەکە زیاتر لە 30 بینای هەیە ئێمە وەکو بینا کێشەی بینامان نییە کێشە نیشتەجێبوونمان نییە بەڵام کێشەی بڵاوبوونەوەی ئەم پەتانەگریسەمانەیە چونکە خۆ دەزانی خوێنکار ناتوانێت وەکو پێویست ئیلتیزام بەم خۆپارێزیەوە بکە لەگەڵ خوێنکارەکەی هاوڕێی بەشەوە مێنێتەوە لە ژوورێک بەیەکەوە خواردنیان بەیەکەوەیە خەوتنیان بەیەکەوەیە بۆیە بەم حاڵەوە نەتوانرا تا ئێستا بکرێتەوە بەڵام ئەمڕۆ کە ئێستا من لێرەم زانکۆی سلێمانی ئەمڕۆ کۆ بێتەوە بۆ ئەوەی بڕیار بدا چ کۆلێجێک پێویستە ئەوانەی کە پراکتیکیان هەیە بتوانێت بەشە ناوخۆییان بۆ بکاتەوە و لە قۆناغی سێمە ئەوە هەنگاوی سێمە کە بتوانرێ ئەو کۆلێجانی کە پراکتیکیان هەیە و ناتوان بە نەزەری وانە بخوێنن بێنەوە ناو بەشە ناوخۆیەکان و درێژە بە خوێنی خۆیان بە زۆر باشە کاتە هەندێک قوتابی هەن کە لە دەرەوەی شاردێن لەم ڕۆژانە چەند قوتابیەک میوانمان بوون بۆ نمونەیەکێک لەوانە لە کەلار یاخود لە قەڵاتزیەوە کە هاتوچۆ دەکەن ماوەستا کولفەیەکی زۆریان لەسەرشان دەکەوێت یاین بە ڕۆژێکی هاتوچۆکردن ئەبێ ئەوان نزیکەی 50,000 40,000 سەرف بکەن کەمە بۆ ئەمڕۆی هەمومان زۆرە بە تایبەتی بۆ کەسێک کە ڕەنگە موچەخۆر نەبێ بۆ قوتابی کە هەمومان دەزانین تا چەندە قوتابی دەستکورتەوە پێویستی بە 250 دیناریشە ئایا ئیلا دەبێ ئەم قوتابیم ینی کاتێک پێویستی بە بەشە ناوخۆییەکە وانەی پراکتیکی هەبێ واگەروانەی پراکتیکیە بۆ یۆش بەشە ناوخۆیان دەدنێ یاخود هەموو قوتابیانی کە لە دەرەوە دێنەوە ناو زانکۆی سلێمانی و پێویستە بەشەو بمێننەوە ئێوە بەشە ناوخۆیانە دەنێ دیارە من نزیکەی 4 ساڵە لە بەشە ناوخۆیەکان دەست بەکارم من زیاتر لە هەموو کەس ئاگامان لە معاناتی خوێنکار هەیە ئاگامان لە ئەو داهاتەی ئەو قەیرانی کە ڕوبەڕووی میلەتەکەمان بۆتەوە بۆ هۆی قەیرانی داراییەوە فەرمان بەرمەعاناتی هەیە مامۆستا معاناتی هەیە خوێنکاریش هەر ئەندامی ئەم کۆمەڵگەیە ئەویش داهاتی نییە ئەزانین کە لە ڕووی هاتوچۆ زۆر لەسەریەکەوێ بەڵام مانەوەشی لە بەشە ناوخۆیی هەر لەسەریەکەوێ بەڕاستێکی هەر پێویستی بە چونکە ئێمە ساڵانە لێرەوە زۆر سوپاسی ڕێکخراوە خوێنکاریەکان ئەکەین بە تایبەتی کۆمەڵی خوێنکاران بە تایبەتی چونکە زۆر هاوکاری خوێنکاران بوون ساڵانە بۆ ئەو خوێنکارانی کە نەیانتوانیوە کولفەی خۆیان دابین بکەن کە بتوان پەرە بە خوێندن بن ئێمە ئاگامان لەوە هەیە بەڕاستێکی بەڵام سەلامەتی و تەندروستی خوێنکار و کەسوکاری خوێنکار لە هەمی گرنگترە بەڕاستێکی لەم دۆخەدا ئەوەی کە زانکۆی سلێمانی دەستی پێکردەوە پراکتیکەکانە کاتەوە لە ئێسا ئەوانەی کە زۆر پێویستن کە بمێننەوە ئەو کۆلێجان کە دەرسی وانەی پراکتیکیان هەیە بڕات لە هەنگاوی دوای ئەمە ئەگەر بارودۆخەکە بەرەو باشی ڕۆشت ئەو پەتایە بەرەو دابەزین ڕۆشت و سەرکەوتنی هێنا لەکردنەوەی بەشە ناوخۆیەکان بۆ کۆلێجە پراکتیکەکان بێگومان زانکۆی سلێمانی بڕیارێکی ترەدا بۆ ئەوەی کە سەرجەم باشە ناوخۆیەکان بکاتەوە کەواتە ئەوسا بڕیاریکردنەوەکە ئێستا کاماژت پێکرد لای ئەنجومەنی زانکۆیە بەڵام خۆ دەبێت زانکۆ ئەمە بزانێ بەرپرسانی زانکۆمە بزانن کچێک کە لە دووسخورماتووە دێت تەلەبەمانەیە لە دووسخورماتووە دێت ناکری ئەمە بە ڕۆژێک بێت و بشگەڕێتەوە 2000 پێویستی بەمانەوە هەیە جیاواز لە مەسروفاتەکەشی
یعنی هەمومان دەزانین کچ لە کۆمەڵگەی ئێمەیە دایک و باوک زیاتر حەزەری لێکەوە زیاتر ئاگای لێتی ڕەنگە قورس بێ کچێک جواری بەیانی دەبێت بەڕێ بکەوێت لە دووسخڵماتەوە بۆی کە سەعات 8:09 لە ناو زانکۆکەی ئاوێت و لەم سەریشەوە دەبێت سەعات چەند بەڕێ بکەوێت سەعات چەند بگاتەوە واتەمە ئۆتۆماتیکی لە هەفتەیەک ئاگەر یەک ڕۆژیش بێ گرفتی بۆ دروستە بێ چۆن بکرێت کە ئەمانە ئەم گرفتانە چارەسەر بکرێت چکە ڕەنگە لە دایک و باوکە بپرسی پێی خۆش بێت تووشی کۆرۆنا بێ نەک بەشەوە هاتو چۆ بکە بەتەکید بەڵام وەکو پێم وتن دۆخە ئەم دۆخە مەترسیدەرایی کە ئێستا ڕوو بە ڕوومان بۆتەوە زەرورترە ینی خۆپارێزی گرنگترە لەوەی کە تۆ بتانی حاڵەتێکی وا بۆ کەسێک دروستکەی و من دڵنیام ینی زانکۆی سلێمانی لە دوای ئەم هەنگاوەی سێم کە ناوێتی و ئەمڕۆ لە کۆبوونوایە بۆ دڵنیام ڕێگە چارەی تر ئەدۆزێتەوە بۆ ئەوەی کە کەس لە ڕووی هاتوچۆ زەرمەند نەبێ و ئەرکی سەرشانی کەمتر بێتەوە بەڵام وەکو پێم وتن ئەبێ هەم خەڵکیش هەم کەناڵەکانی ڕاگەیاندنیش حسابی ئەوە بکەن بۆ زانکۆی سلێمانی کە ڕێژەیەکی زۆر خوێنکاری هەیە و لەبەرەوە بەرکەوتن زیاترە کێشەی ئێمە جیاواز لە زانکۆکانی تر ئەوەیە بەڕاستیەکەی یعنی ڕۆژانە تۆ ئەگەر بێی سیر بکەی ئەو کاتێک کە کاتی دەوامە سەری ناو زانکۆ بکەی ینی ڕێگەنی هەر بۆ ڕۆشتن چونکە کۆلێژمان هەیە ئێستا ئێمە کۆلێژمان هەیە بەخەی زانکۆیەکە بێ هەر ڕێژەی خوێنکاری جگە لە مامۆستا فەرمانبەر بەخەی زانکۆیەکە بێ بۆیە ئەو ڕێژە زۆرە دڵنیام بەرکەوتن زیاتر بێ کە بەرکەوتنیش زیاتر بۆ ئەگەر مەترسی بڵاو بوونەوە زیاتر بێ ئەو کاتە لەوانەیە خوێندن بۆ سێیانی ئەو پلانی کانجومنی زانکۆ دایناوە بۆ ئۆنلاین خۆناغێکی تێپەڕان و دواتر سیستەمی ئاوێتە بۆ ئەوەیە خوێندن بەردەوام بێ بۆ ئەوە نییە کە خوێنکار هەموو بێتەوە ئێرە و ئەوێ و بەڕاستیەکەی دواتر ئەم پەتایە بڵاو بێتەوە ببێتە هۆی ئەوەی کە خوێنکارێکی زۆر توش بن کە سوکاریان توش بێ دواتر بێتە هۆی وەسانی خوێندن بەڕاستی چونکە تۆ لە کۆلێجێک گەر عادەتێکیت هەیە بەشێکی زۆری توش بوو خوێندنەوە وەستێت تاقیکردنەوە وەستێت و کاتە نەک ئەوەی کە لەوانەیە ساڵەکەش دەدەست بدرێ مامۆستا بابەتێکی تر کە زۆر گرنگە بەشە ناوخۆیەکان لە بەرەوەی ڕێژێکی زۆر خوێندکاری لێ زۆر ئەزیەت ئەبن ینی بە خودی بەشە ناوخۆیەکە بیناکەی ڕەنگە پێویستی بە تۆزێک نۆژەنکردنەوە بێت پێویستی بە خزمەتکردن و پاکردنەوە بێ ئەمە توانایەکی مرۆیی زۆریە و لەم ڕۆژە زۆربەی کارمەندەکان دەوام ناکەن یاخود داوامی متەفەڕیقەیان هەیە بۆ مەڵێک لەو بابەتانە زانکۆ ئامادەکاری کردو بۆ نمونەی چەند بینایەک ئێمار چەند ئیماڕەیەک لە بەشە ناوخۆیەکان خامن بکاتەوە بۆ کۆلێژانەواتە ئیمکانیەتی تەواویان بۆ ئەدابینکردن خوێندکاران گرفتیان نابێت لە گەرمکردنەوە ساردکەرەوە یاخود ئەو بابەتانە ئێمە هەر لە سەرەتای بڵێن لە مانگی حوتەوە 3 مانگ پێش ئێسش بە بڕیاری ئەنجومەنی زانکۆ بە بڕیاری یایدر سەرۆکی زانکۆ بە کاروباری خوێندکاران ئامادەکاری تەواومان کردووە بۆ بەشە ناوخۆیەکانمان ئامادەیە بەڵام کێشەیەکمان هەیە لە ئێستادا تەندەرینی کۆمپانیا خزمەت گوزاریەکان ئەوانەی کە کۆمپانیای چاکەرەوە و پاکەرەوەن هێشتا بڕیارەکەی لە وەزارەتی دارایی بۆی ئەم دۆخە دارایی کە حکوومەتی تێکەوتووە چکە زانکۆ لە توانایدا نییە ئەو بڕەپارەیە ماگانە و ساڵانە دابین بکە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانە بێ ئەو بڕەپارەیە دابین بکە بۆیە تا ئێستا ئەوە نەگەڕاوەتەوە یەکێک لە هۆکارەکان و هۆکاری قەیرانێکی داراییش هەیە بەڕاستیەکەی فەرمانبەر ناتوانێت وەکو پێویست هەفتانە هەموو ڕۆژێک داوام کات خۆتان نەزان مناوە بە هەیە ئەمە ژواکە کە هۆکاری تر دروست بێ بەڕاستیەکەی فەرمانبەر ناتوانێت لە کاتی خۆیان داوام کە و ئەو دۆخەش ئەگەر دروست بێ بۆ نەپەتە ئەم پەتایە زیاتر بڵاو بێتەوە فەرمانبەریش تووشە بن مامۆستاش تووشە بێ هەر ئێستا ئەگەر زانکۆی سلێمانی ئەگەر ئامار بخاتە ڕوو بەڕاستی زۆرترین مامۆستا توش بۆ زۆرترین فەرمانبەر تووشی ئەم پەتایە بۆ کە ئێشتا کە خوێنکاری لێنە ئەو ماوەی هەفتەیەکە خوێنکاریەک ڕۆژێتەوە بۆ ئێمە 2 مانگ لەمەوە پێش بەشە ناوخۆیەکانی کەمپی ناوشار تەنها بۆ قۆناغی 6 بەشە پزیشکیەکانی پزیشکی گشتی و پزیشکی دان کرایەوە تا ئێستا 25 خوێنکار تووشی ئەو پەتایە بوون 5 فەرمانبەری چاودێری بەشە ناوخۆیەکانیش کە بەرکەوتیان لەگەڵیان هەیە ئێستا تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون ئەگەر سبەینێ بڕیاردرا بەشە ناوخۆیەکان بکرێتەوە هەم بۆ ئەوانەی کە ڕەنگە پراکتیکی دەبێ وجودیان نەبێ و یا خۆت بۆ گشتی بەشە ناوخۆیەکان تا چەندە ئامادەن بەشە ناوخۆیەکانی ئێمە ئامادەن و چاوەڕێی ئەو تەندەرینین بەڕاستیەکەی و سواسی هەندێک لایەن و بە تایبەتی دوێنێ دەستگای خێرخوازی مام توانی نزیکەی 30,000 زیاتر لە 30,000 دەمامک بۆ سەرجەم فەرمانبەران و مامۆسایان و خوێنکاران بە تایبەتی و خوێنکارانی بەشە ناوخۆیەکان بە تایبەتی دابین بکە ئامێری گەرمی پێ و ئامێری دیاریکردنی بڕی ئۆکسسیجین لەگەڵ کۆمەڵێک جل و کەرەستەی تایبەت بۆ خۆپارێزی و
هەوڵی شەدا بۆ نمونە هاوکاری تەواوی زانکۆی سلێمانی بکا بۆ دروستکردنی تاقیمی پاکەرەوە کە ئێستا زانکۆی سلێمانی ئەمڕۆژ کۆبوونەوەی ئەنجومەن بڕیاری شوێنێکی تاقیگەیەکدا بۆ دروستکردنی تاقیم بۆی موادی پاکەرەوە خۆی دروستی بکاو بتوانێت بەشە ناوخۆیەکان و لەوانەیە ئەگەر ڕێژەکە زیاتر بێ بەشی زانکۆکانی تیش بکە. کاتە بەم ڕێکارانەوە دەتوانین بڵێن ڕەنگە بە زووترین کاتەم بەشە ناخۆی هەم زانکۆ بەگشتی بکرێتەوە؟ بەڵێ ئینشاڵڵا هەنگاوی سێممان کە ئەمڕۆ ئەنجومەنی زانکۆ بڕیار لە پێدەچێ بڕیار لە هەندێککردنەوەی بەشە ناوخۆی بۆ هەندێک کۆلێج بدە و چاوەڕێی دۆخەکە کرێ چاودێری یەکری ئەگەر دۆخەکە باش بوو کێشەی دروست نەکرد دڵنیام هەنگاوی زیاتر درێ ئینشاڵڵا. ئەی ماوسەنەژار ڕێمایتان بۆ خوێندکاران لە ئێستەوە کە دێنەوە بەشە ناخۆیەکان و ئەم ساڵیش حاڵەتێکی تایبەتە بیرتان لەوە کردێتەوە مەسەن هەر لێرەوە مەسەن پەیامتان هەبێ یاخود بنووسین بە ڕێنمایی کە خوێندکار بۆی لە بەشە ناخۆیی ڕەنگە ئەم ساڵ جیاواز بێ لە ساڵانە دوو بەم شێوەیە مامەڵە بکە یاخود لە پلانی دابشکردنی ژوورەکان هەر بە هەمان شێوە دەبێ بوون منە چوار خوێندکار لە غورفەیەک لە ژوورێک بە یاخود ڕەنگە لەبەرەوەی هەنێک لە خوێندکارەکان نایەنەوە مادام کەم بۆ تۆ بوون کەمتر بێت دوو لە ژوورێکا بن. ئێمە پلانی ئێمە ئەوەی کە ئەمڕۆژ بڕیاری لەسەر درێ پلانی ئێمە کە داوامان کردو پێشنیارمان کردو ژمارەی ژوورەکان بۆ خوێندکاران کەمەکەینەوە ساڵانە 5 خوێندکاریتیا بووە 6 خوێندکاریتیا بووە ژمارەکەی کەمەکرێتەوە لەوانەیە ببێ بە 2 خوێندکار چکە ناتوانێت 1 خوێندکار لە ژوورێکا دابنرێ لەوانەیە ببێ بە 2 خوێندکار و لێرەش داوا لە خوێندکارانی خۆشەویستەکەم بە هاتنوان بۆ بەشە ناوخۆیەکان بە تەواوی ڕێکاری خۆپارێزی ئەو دەمامک و هەموو ئەو کەرەسانی کە بۆیان دابین کراوە خۆیان بپارێزن چونکە ئەمان جگە لەوەی کە لەناو بەشە ناوخۆیەکانن بەیانیانی ژەشنە دەوام بەرکەوتیان لەگەڵ خوێندکارانی ترە بێ و لە هەفتانەش هاتچۆی کەسوکاری خۆیانەکەنەوە بۆیە هەموو کەسوکارێکیش بە کەسوکاری خۆمان نەزانین ئێمە وەکو زانکۆی سلێمانی وەکو بەڕێوەبەرایەتی بەشە ناوخۆیەکانیش بە تەواوی خۆمان بە کەسوکاری خوێندکار دەزانین لەناو مەعاناتیانین شەوانش لەگەڵ یانین بەڕاستیەکەی بۆیە داوایان لەکەین لێرەوە بە ڕێکاری تەندروستی باشەوە بە خۆپارێزی باشەوە بێنەوە ناو بەشە ناوخۆیەکان ئەو ڕێنمانەی کە وەزارەتی تەندروستی پێی داون و پێمانەدا ئەوان بیپارێزن بۆی ئێمەش بتوانین هەم پرۆسی خوێندن بەردەوام بێ هەوان هەم ئەوانیش دوور بن لە ئەو پەتانەگریسی کە ڕوبڕما بۆتەوە. زۆر باشەوە سەمەژار لە دوای بڕیاریکردنەوەکە ڕێکارەکان چین قوتابی دەبێ بیگرێتە بەر بۆ نمونە وەرگرتنی پارەیە ناسنامێ ئەو شتە پێویستیانی کرد چین دەبێ قوتابی بۆ مامەڵەکردن و ڕایکردنی وەرگرتنی بەشە ناوخۆی ئەنجامی بدا هیچ بڕە پارەیەک ئەم ساڵ وەردەگیرێت. ئێمە لە بەشە ناوخۆیەکان هیچ بڕە پارەیەک لە خوێندکار وەرناگیرێت بەڵکو خزمەتگوزاری پێشکەشەکرێ هەندێک کات بۆ نمونە لێرە و لەوێ بیسین کە ئەوترێت بەشە ناوخۆی ئەتوانین دابین کەین لە دەرەوەی بڵێن زانکۆی سلێمانی بۆ خوێندکاران بەڵام من لێرەوە پێیان ئەڵێم دەستخۆشییان لە یەکەم بەڵام حەزەکەم ئەوانەی کە ئەیانەوێ بە ڕسمی بە فەرمی خۆیان داوا لە زانکۆی سلێمانی بکەن چکە ئێسەوەی کە بە فەرمی داوای لە زانکۆی سلێمانی کردووە هاوکاری بکات تەنها ڕێکخراوی خێرخوازی مامە و هاوسەرۆکانی بەسواسەوە هاوسەرەکانی یەکێتی نیشتمانی کوردستانیش ئامادەی خۆیان دەربڕیوە پشگیری خۆیان کردو بە فەرمی بۆ خوێندکارانی بەشە ناوخۆیەکان بە تایبەتی و زانکۆی سلێمانی بەگشتی بەڵام هیچ لایەنێکی تر هیچ کەسایەتێکی تر تا ئێستا بە فەرمی داوای لە زانکۆی سلێمانی نەکردووە کە هاوکاری بکە کردنەوەی بەشە ناوخۆیی لە دەرەوەی زانکۆی سلێمانی ئەرکێکی زۆری ئەوێ تێچوویەکی زۆری هەیە پێویستی بە سەلامەتی پاراستنی گیانی خوێندکارانە لە هەموو ڕوویەکەوە پێویستی بە سکیوریتی و بە پاراستنیانە لەلایەن هێزی ئەمنیەوە خوێندکاران لەناو بەشە ناوخۆیەکان پێویستیان بە خزمەتگوزاری چاکەرەوەیە هەوای گەرم و سارد پێویستە بەردەوام لە کاتەکانی خۆیان هەبێ پێویستیان بە پاکردنەوەیە پێویستیان بە دابینکردنی سوتەمەنی وەکو غازە کە لە مەتبەخەکانیان ئیشکەن چونکە ئەمانە هەموو پێداویستێکن کە تەنها حکوومەت داگنەژاد ئەم ساڵ بەبوونی پشتیوانی دەستگای مرۆیی مام و هەروەها هاوسەرۆکانی یەکێتی کە ئیدی ئینکاری لەوە ناکرێت یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوسەرۆکەکانی ینی شتێکی ئەوتوان لەگەڵ حکوومەت لەم لا فەرقنەوە حکوومەت دەرخۆیان کاتە دەبێت ئەم ساڵ بەشە ناوخۆیەکان بەبێ گرفت بن بەبێ گرفتی سوتەمەنی بەبێ گرفتی گەرمکەرەوە و ساردکەرەوە ئەمانە بن. ئێمە دڵنیاتان نەکەین وعدیشان پێداوین هەتاکو و تەندەری نەگەڕێتەوە ئەوان هاوکارمان بن بەڵام کێشەی سەرەکی نەکردنەوە ئەبێ هەموو لایەک بزانێت کە مۆسەلە پەتایی ڤایرۆسی کۆرۆنایە چونکە مامۆسایان ئێستا لە ناو کەمپ لە شوێنی خۆیان ئامادەن هەر بەشێک ئەگەر تۆ بیگری هەر بەشێکی خوێندن کە تۆ لە ناو کۆلێجەکان بریتە لە چەند گروپێک
هەموو گرروپێکیش بۆ ئێستا بۆ ئەلکترۆنی ئەبێ مامۆسای بیکە بە چەند گرروپێکی تری بچووکەوە ئەبێ ڕیکۆرد بکە بۆیە زیاتر هیلاکە بن دۆخەکە ئەوە نییە کە ئەوترێ لەبەر خاتری ئەوەی کە موچە نییە بەشە ناوخۆیەکانیش ناکرێتەوە پەیوەندی بەوە نیە بەڵکو مامۆسایان ئێستا زۆرتر هیلاکە بن بەڕاستیەکەی ئەوە فەرمانبەران زیاتر هیلاکە بن ئێمە هەر بەشە ناوخۆیەکانمان فەرمانبەران هەر لەوێ ئامادەن خەریکی ئامادەکارین 3 مانگە ئامادەکاری تەواومان کردووە تەنها ئەگەر تەندەرینی خزمەتگوزاری پاکەرە و چاکەرەوە بێتەوە ئێمە هیچ کێشێکمان نامێن ئینشاڵڵا کاتە ئینشاڵڵا بۆ هیوایی کە مامۆستا نەژات هەرچی زووان بەشە ناوخۆیانە بکرێنەوە بێ گرفت بێت چونکە بەڕاستی تەلەبە زۆر لە مەعاناتێکی زۆرایە بە تایبەتی خۆشتان زیاتر لەگەڵ یانان شارەزان و دەزانن و ئەوەندەشی کە مەعانەتەکانیان زۆرجار لە ڕێگەی تەلەفۆنەوە بۆ ئێمەی وەکو میدیاکار باز دەکەن بۆی وایە کە هەرچی زووە زانکۆی سلێمانی بەشە ناوخۆیەکان بەڕووی قوتابیانی بەشە ناوخۆی بکاتەوە چونکە زۆرینیانەوە کاماژەم پێکردەوانیان کە لە دەرەوەی شارن دوور دێن لە گرفتێکی زۆردان باس من دەمەوێت سەرنجێک مامۆستا ئاماژەت بە شتێک کرد کە زۆر گرنگە زۆر جار خەڵک ئەم بابەتە بێتە مشتومەڕ زانکۆ بۆ نایکاتەوە فڵان شوێن ئەڵێ من ئەیکەمەوە بابەتی بەشە ناوخۆیی لەبەرەوەی ئەمنیەتێکی زۆری دێبوون منە کۆمەڵی خانم لە بینایە کۆمەڵی خاتون لە بینایە کۆبکەیتەوە ڕەنگەمە ئاسان نەبێت پارێزگاریکردن لەو بەشە ناوخۆیانە دەمەوێت ئەوە لە بەڕێستانە وەربگرم وەکو شارەزایەک لە سەرپەرشتیکردنی بەشە ناوخۆیەکان کەسێک بێوێت هاوکاری بەشە ناوخۆیەکان بکات ڕێڕسمەکان چینواتە ئەبێت چی بکات چۆن ئەتوانی هاوکاری زانکۆی سلێمانی بەشە ناوخۆیەکان بکات ئێمە دەرگامان وەکو زانکۆی سلێمانی چونکە من دەسەڵاتی جێبەجێکردنم وەکو ئەنجومەنی زانکۆی سلێمانی وەکو زانکۆی سلێمانی هەمیشە دەرگای کراوای بۆ هەموو ڕنگ و لایەن و کەسایەتیەکان بۆەوەی هاوکاری زانکۆ بکە زانکۆ ئەمڕۆ پێویستی بە هاوکاریە لە ڕووی دەمامکەوە لە ڕووی کەرەستە پزیشکیەکانەوە لە ڕووی موادی پاکەرەوەەوە ئێمە کێشەی بینامان نییە ئەگەر بینامان بۆ بکرێتەوە لە دەرۆچکە بینامان زانکۆی سلێمانی بریتێ لە 3 کەمپ نزیکەی 30 بینای هەیە ینی بە هەر 3 کەمپەکە بەڵێ بەس بۆ بەشە ناوخۆیەکان بیناکانیش زیاتر لە 20یان لەو باڵەخانن کە 300 بۆ کۆمەڵێکشان بۆ 500 خوێنکار دەتوانێت تێدا نیشتەجێبێ لەم دۆخەی ساڵانی ڕابردوو بەڵام ئەم دۆخە کە خوێنکار کەمەکەینەوە تەبیعی کەمە بێتەوە ئەو ڕێژەیەش بەڵام ئەگەر بە هەنگاو بۆ بەشە ناوخۆیەکان بکرێتەوە کێشەمان نابێ بۆیە ئێمە کێشەی بینامان نییە ئێمە کێشەی خۆپارێزیمان هەیە کێشەی هاوکاری مادیمان هەیە داراییمان هەیە بۆ ئەوی بتوانین بەردەوام بین ئەوانەی کە ئەیانەیە هاوکاری زانکۆ بکەن بە ڕسمی توانێت داواکەن زۆر سواسیانەکەین و لێرەشەوە لەم کەناڵە بەڕێزی ئێوە حەزەکەم داوایەکەم لە ڕێکخراوە خوێنکاریەکان هەیە بە هەموو ڕنگ و دەنگە جیاوازەکانەوە کە بتوانن داوا لە خوێنکاران بکەن کە بە خۆپارێزی باشەوە بێنەوە ناو بەشە ناوخۆیەکان و لێرەوە سواسی کۆمەڵی خوێنکارانی کوردستانەکەین بە تایبەتی کە زۆر ماندوو بوون لەگەڵ ئێمە و لە سەردانی ئێمە سەرۆکایەتی زانکۆی سلێمانی و لەلایەنەکان بۆ ئەوی بتوانن بەشە ناوخۆیی بکرێتەوە زۆر باشە کەواتە پێویستە قوتابیان من زۆر لەسەر ئەوە وەستمەوە سانەژات مادام هاوسەرۆکانی یەکێتی پشتیوانی بەشە ناوخۆی و زانکۆ بن دیگە ینی دەسەڵات خۆیان لەم لا هەر لە ڕووی مادی و ئەمنی هەموو شتێکەوە خۆیانن بۆیە بەدڵنیەوە دەبێت قوتابیان بێخەم بن چاوەڕێ دەکەین ئەم ساڵق بەش قوتابیانی بەشە ناوخۆی وە بەگشتی زانکۆی سلێمانی هیچ گرفتێکیان نەبێت زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ بەشداریکردن کە لەگەڵ مامووی بینێرانی عەزیز زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا نەژات حوسێن بەرپرسی و ئاخود بەڕێوەبەری بەشە ناوخۆیەکانی کەمپینوێ زانکۆی سلێمانی لەم تەوەرەوە لەگەڵمان بوون بۆ هیوایی کەمترین کێشۆگرفتە بێ خوێندکارانی ڕەچاوی ڕێنمایە تەندروستیەکان بکەن و ڕەچاوی ڕێنمایەکانی لایانی پەیوەندیداری بەشە ناوخۆیەکان بکەن بۆی کەمترین کێشۆگرفت و بەرکەوتنیان هەبێت لە کاتی ئەگەریکردنەوەی بەشە ناوخۆیەکان و داوامکردن لە بەشە ناوخۆیەکان سپاسشانم دەچینە لای بڕگەی لەگەڵ پامنێرانمان بابزانین ئەمڕۆ چالاکی شار و شارۆچەکان یاریمی کوردستان چین لە سلێمانیەوە دەست پێ دەکەین دەچینە لای ڕامیار عوسمان پامنێرمان بزانینەوە چالاکیانەی کە ئەمڕۆی شاری سلێمانی بەڕێوە دەچن چەند چالاکێکی جۆرا و جۆر هەن کە دیارە ڕۆژانەیمە لە ڕێگەی پامنێرانمانەوە و چالاکیانی کە گرنگن و لە شارە جیاوازەکانی هەرێمدا بەڕێوە دەچن بۆتان دەگوازینەوە بۆیە ئەمڕۆژ دەچینە سلێمانی لە سلێمانی و کەرکووک چالاکی جیاواز هەیە لە سەرەتا لە سلێمانیەوە دەست پێکەین بزانین ڕامیار ئەمڕۆ زانیاریەکانی سلێمانی چین کە بۆمان دەگوازێتەوە بە تایبەتی لە چەند شوێنێکی جیاواز چالاکی ئەمڕۆ بەڕێوە دەچێت ڕامیار سڵاوی خوا لێ بێت ئەگەر لەگەڵمانی بابزانین زانیاریەکانی ئەمڕۆ شاری سلێمانی چین دیارە ڕامیار لەگەڵمان ئامادە نیە ئەگەر
دیارە هێشتا هاوکارانمان ئاماژەوە دەکەن کەوا ڕامیار ئامادەنیە لەگەڵمان بێت بێکمان لە شاری سلێمانی بڕیارە بۆ سبەینێ چالاکیەکی گەورە دەکرێت ئەویش ساڵانە دەکرێت کە ویشکردنەوەی پێشانگای کتێبە ئەمەش گەچی لەم قۆناغەیە تەواوی بابەتەکان دەبێ چالاکیەکان دەکرێت ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکرێت بەڵامکردنەوەی کتێب پێشانگای کتێب بتوانم بڵێ یەکێک لە چالاکیە ڕۆژنەوەی تایبەتەکانە بۆ پارێزگا لە شاری سلێمانی دەکرێتەوە کە ئەمەش وەکو بزاوتێک و جوڵانەوەیەکی فکری هوەری زۆر باشە بێت بۆ شاری سلێمانی کەوا پێشانگای کتێب ساڵانە بکرێتەوە بەتایبەت لەم قۆناغە شاکەوە زۆر پێویستە بە جێبەجێکردنی ڕێنمایەکان. زۆر باشە دەچینە لای پەیامنێرمان ڕامیار عوسمان. ڕامیار سڵاوی خوا لێ بێت زانیاریەکانی ئەمڕۆی پارێزگای سلێمانی چین؟ بەڵێ سلااوان لێبێت جەلال دیارە ماوەی چەند ڕۆژێکە لە شاری سلێمانی دەوروبەری بارانبارین دەستی پێکردوێتەوە ناوە ناوە بەڵام بەپێی زانیاریەکانی ئێمە کە لە کەشناسی سلێمانی وەرمانگرتووە ڕێژەی بارانبارین تا ئێستا ڕێژەیەکی باش بووە لە سنووری پارێزگای سلێمانی و دەوروبەری بۆی کە ئاماری دروست لە شاری سلێمانی دەوروبەری وەناحیەکانی و شار و شارۆچکانی دەوروبەری وەربگرین ئەچمە لای کاک ئاسۆ کەمال بەڕێوەبەری کەشناسی سلێمانیە بۆی کە زانیاری ورتر لەبارەی دۆخی کەشوهەوای شاری سلێمانی و ڕێژەی بارانبارین بخاتە ڕوو کاک ئاسۆ زۆر سپاس بۆ ئامادەبوونە سپاس دەکەین جارە پێمان بڵێ بارانبارین تاکەی بەردەوامە بێکەی دەست پێکە دەستا تۆزێ خۆرەتاوە بێتەوە بە باران لەم هەفتەیە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان سەرەتا هەروەکو ئاگادارن لە کاتەکانی دوێنێوانێ بەهۆی کاریگەری ئەو نزمە پاڵە پەسووی کە لە دەریای سپی ناوەڕاستەوانێ کاریگەری لەسەر ناوچەکانمان هەبوو شەپۆلێکی بارانبارین بە بڕی جاجیا زۆربەی زۆری ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتەوە بە تایبەتی پارێزگای سلێمانی و دەوروبەری و لە ماوەی 24 سەعاتی ڕابردوودا بڕی 9.2 ملیم باران لە سنتەری پارێزگای سلێمانی باریوە وەکوی گشتی بارانبارینی وەرزی ئەم ساڵمان 1.1 ملیم بووە بەراورد بە ساڵی پارتا ئەم بەروارە 72.2 ملیم باران باریوە وە کەش و هەوا پێ دەچێت بۆ ئەمڕۆ لە نێوان نیمچە هەور بۆ پەڵە هەور بگۆڕێت لە کاتەکانی دوای نێوەڕۆداوە بۆ سبەی نێش زۆربەی کات ئاسمان پەڵە هەور و ساماڵ دەبێت. باشە سەبارەت بە پەڵە کاگاسۆ ئێستا بەشێک لە جوتیاران بەرەبەرە خەریکنەوەی بۆی کە عەرزەکانیان بکێڵن کەی پەڵە ئەدا یان ڕێژەی چەند باران بارێ پەڵەیە؟ بڵێ بەپێی ئەو زانیاریانی کە لە کەژناسی کشت و کاڵیەوانێ ئەمە بەدەستمان گەشت و ئاگادارن بڕی بارانی پێویست بۆ پەڵە لە سەر و 90 ملیمەوەیە کە ئەو بۆ بارانەش حسابەکرێت کە زەوی پێویستی پێێتی لە کاتی تۆکردن و بژانەوەی گژوجیا بەڵام زۆرێک لە ناوچەکانی دەوروبەری سلێمانی وەکو سنتەری پارێزگای سلێمانی ناوچەی بازیان ماوەت چوارتا بەرزنجە هەڵشۆ بەپێ ئەو ئامارانی کە لە بەردەستمانایە پێدەچێت کە لە کاتی ئێستادا پەڵەی دابێت. زۆر باشە سەبارەت بە بارینی بەفر لە ناوچە شاخاویەکان ئەم سنوورانەی کە نزیکن لە سلێمانی و لە دەوروبەریان لە شارەکانی ترەوە لەکوێ زۆر بەفرباری وایان بەفرباریوە تاوەکو ئێستا لە سنوورەکانی یان لە کێوەکانی کوردستان؟ بەڵێ بەفربارین دوێنێش هەر هاوکات لەگەڵ ئەو شەپۆلی بارانبارینەدا بەهۆی هاتنی بارستە هەوایەکی سارد لە ناوچەکانی سەروانە بۆ ناوچەی خۆمان و هەرێمی کوردستان بەهۆی ئۆپلەکانی گەرما بە شێوەیەکی بەرچاو ڕوودە دابەزینکی کە بەهۆیەوانێ بەفربارین لە ناوچەکانی شاخاویەکانی دەوروبەری دهۆگ و هەروەها ناوچە شاخاویەکانی پارێزگای هەولێر وەکو ناوچەی سۆران حاجی ئۆمەران چۆمان لەگەڵ زنجیرە چیای هەندرێن ئەمانە بەفربارین هەبوو بەڵام لە سنووری پارێزگای سلێمانی نەگرتوێتەوانێت تا ئێستا بڵێ. دەستخۆش کاگاسۆ زۆر سپاس بۆ ئامادەبوونێ وڵە جەلال ئەوە زانیاریەکانی کەشوهەوای شاری سلێمانی. زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامیار عوسمان کە لە سلێمانیەوە لەگەڵمانە بووی سپاس دەکەین ڕامیار. وڵا ئەزان دەچینە شاری کەرکووک لای هاوکارمان چیانووری سڵاوت لێبێ و زانیاریەکانی پارێزگای کەرکووک چی هەیە؟
دیارە سەوتی چیا ناگاتە لای ئێمە بەڵێ دیارە هاوکارمان شانووری گرفتێک لە دەنگەکە هەیە تا و چاک دەبێت بەتابێت وەرزی سەرمایە دەچینە لای سوودەکانی خواردنی شێلم کە ئێستاکە زۆر ئیتر دەبێتەوە بە کللتور و بە باو بابزانی سوودەکانی خواردنی شێلم چییە؟ سوودەکانی شێلم لە سەدەکانی ناوەڕاستدا شێلم سەوزەواتێکی بەناوبانگ بوو بە تایبەت لەلایەن کەسە هەژارەکانەوە دەخورا. لە ئێستادا شێلم بە یەکێک لە خۆشترین خواردنەکان دادەنرێت بە تایبەت لە وەرزی زستاندا. شێلم بەوە ناسراوە کە ڕێژێکی زۆر مادەی خۆراکی تێدایە و کەمی کالۆری تێدایە و ئەمەش دەبێتە خواردنێکی باش لە پلان بۆ خواردنی تەندروستدا. لە یەک شێلمی مامناوەندا تەنها 34 کالۆری تێدایە و 4 گرام ڕیشاڵ و کاتێک لێ دەنرێت 1 گرام پرۆتین. نزیکەی زیاتر لە نیوەی پێویستیەکانت بە ڤیتامین سی پڕ دەکاتەوە. زۆری مادەی ڕیشاڵی لە شێلمدا دەتوانێت هەڵئاوسانی کۆڵۆن و نەخۆشیەکانی کەم بکاتەوە. سیستمی خواردنێک کە پڕیەتی لە سەوزەوات و ڕێژەی بەرزی ڕیشاڵی دەتوانێت قەبزی نەهێڵێت و هاوسەنگی جەستە ڕابگرێت. توێژینەوەکان دەری دەخات ئەوانەی کە بڕێکی باش لە سەوزەوات دەخۆن ئەوە لە مەترسی گەشەکردنی شێرپەنجە بە دوور دەبن. تەنانەت گەڵای شێلم دەتوانێت سوودێکی زۆر بەجەستە بگێنێت. 1 کوپ لە لێنانی گەڵای شێلم 229 میلیگرام کالیسیۆمی تێدایە. بە پێی پسپۆڕان بەرزی کالیسیۆم لە ناو ئەم گەڵایەدا دەتوانێت ئێسکەکان بەهێز بکات. بەڵای زانەوە سوودەکانی شێلم بوو بە تایبەتیش لە وەرزی سەرما و زوسان و پاییز لەگەڵ خواردنی پاخلە وەمە کللتورێکی زۆر جوانەکە دەچیتە بازاڕەکانی شارەکانی هەرێمی کوردستان لە شاری سلێمانی و لە شاری هەولێر و دهۆک و تەواوی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان ئەم کللتورە لە فرۆشتنی شێلم هەیە کە ئەماش تایبەتیە کە توانم بڵێم زۆر لە کوردستان بینیوە جەلال من زۆر وڵاتان نەگەڕاوم بەڵام لە تورکیا و لە ئێرانیش شێلم نییە نوعێکی تر هەیە چنەری پێڵێ تۆزێک بانگێکی زۆر رینی هەیە ئەوە دەفرۆشێ بەڵام هێندەی شێلمەکە بە لەزەت نییە و دیارە سوودی تەندروستی زۆر باشیشی هەیە ئەمێ دەکەین هەموو لایەک تەندروست باش و سەلامەت بن. بەڵای زان ڕۆژانە دەبینین لە سۆسیال میدیا وەروەها لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کۆمەڵێک زانیاری تەندروستی بڵاو دەکرێتەوە کۆمەڵێک زانیاری دەتوانم بڵێم جۆرێک لە جۆرەکان بە سوود و یاخود هەنێکیشیان ناڕاستن بۆیە بە تایبەت لە بابەتی پەتای کۆرۆنا هیوادارین هاوڵاتیان ئەمە ڕێنمایی لایەنە پەیوەندیدارەکانەکە بە ئێمەیان گەیاند و ئێمەش بێوەیەک بگەێنین تکایە زانیاری تەنها لەسەر چاوە ڕسمی وەروە سایتە فەرمیەکان و لایەنە پەیوەندیدارەکانە وەرگرن بۆ چارەسەرکردنی هەر بابەتێکی تێکچوونی بواری تەندروستی سوود و پشت بەستن بە سەرچاوە دیاریکراوەکان لایەنە پەیوەندیدارەکان نەوەک لە سۆسیال میدیا یاخود لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەبینین ڕۆژانە چارەسەری سیر لە بۆ فلانشت بکەن بۆ ئەوە تۆزێک بەداخەوە کاریگەری خراپیە بۆ بەشێک لە هاوڵاتیانیش لەبەر پێنەدانی و وەروەها وەرنەگرتنی ڕێنمایە تەندروستیەکان و سوودوەرگرتن لەو بابەتانە بوونەتە قوربانی وەروەها تەندروستیان تێکچۆ یاخود زیانی تریان بەرکەوتووە بۆ چارەسەرکردنی بەشێکی هەر بۆیە سەرچاوە دەقیق و ڕاستەکان لە هەم لە سۆشال میدیا هەن چکە بڕۆنە ناو ئەکاونت و پیجی دکتۆرە بەڕێزەکان بە تایبەتی پسپۆڕانی خۆراکەوە دەتوانن لەوان سوودێکی زیاتر ببینن نەکەوەی کە وەک لە ئێستا باویەتی یاخۆت هێشتا مۆدێلە ماوە لە ناوێمەیە کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە هەندێک جەرمان یاخۆت شتی سروش بە ناو سروشتی دەفرۆشرێ لە بۆەوەی کە کەسێک خۆی زعیفکە یاخۆت خەڵۆبی یاخ بەنواع بابەتەکان لە ئارادا هەن پێشەوەی کە پەنا بۆ بابەتانە بەری پێویستە پەیوەندیتان هەبێ لەگەڵ پسپۆڕە خۆراکەکانەوە بۆی کە سەلامەت و تەندروست بژین و یاخۆت سەرچاوە دەقیقەکان بدۆزنەوە کامڕۆکە
پسپۆڕانێکی زۆر هەن لە بابەتە سەرچاوە خۆراکیەکان کە زانیاری باش و دروست دەخەنە بەردەستی خوێنەرانیان هەن لە سۆشیال میدیەکان و ئەم لە نۆرینگە تایبەتەکانی خۆیاندا بۆیە پێویستە لەم سەروبەنەیەوە کاوکارم کاکشوان ئاماژەی پێکرد کە پەتای کۆرۆنا لە ئارەدایەوە پەتاوەرزیەکانی دیکەشەوە وەرزی سەرما و سۆڵەش ئێستا بە دڵنیایەوە خەڵک زیاتر پەنا بۆ جۆرە جیاوازەکانی خواردن دەبا لەوەی کە چی بەسوودە بۆ تەندروستیمان یاخود نابووە دەبێت زۆر بە وریاییەوە مامەڵە بکەین. بڵێ کاک جەلال بابەتێکی تریژەیە زۆر گرنگەکەوە هەمیشە با بڵێن پسپۆڕانی پەیوەندیدار بەو بارەوە وەکو ڕێنمایەک بۆ دایکان و باوکان بەتایبەت ئەوانەی خوێندکاریان هەیە لە تەمەنی پۆلی با بڵێن سەرەتاکانی خوێندن کەوا لە 1 تا 6 کە بە شێوازی ئۆنلاین و ئەلکترۆنی لە ڕێگەی ئایپاد و وەروە تابلێت و لاپتۆپەوە کە لەگەڵ دەچنە ناو پۆلەکانەوە یا خودوانەکان دەخوێنن زۆر گرینگە کەوا خوێندکار ئیهمال نەکرێت واتە بە تەنها بەجێ نهێڵێت و لە ڕێگەیەوە مەسەرەن ئینتەرنێت یا خود ڕەنگە تووشی کێشە و گرفت بێت وەروەها بەدەر لەو زانیاری و سوودانەژوەری دەکرێت کاریگەری خراپیشی لەسەر مێشک و دڵ دەرونی خوێندکارەکە دروست بکرێت بۆیە پسپۆڕانی و بوارە زۆر جەخت لەسەرەوە دەکەنەوە خوێندکاران لە کاتی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە کاتی بەکارهێنانی ئینتەرنێت بێفلتەر نەبێت چونکە لە هەموو جیهانا بە شێوازێکی پەروەردەی جوان و وەروەها بۆ ئەوەی ئامانجی گەیاندنی زانست و زانیاریەکە و خوێندکارەکە مێشکی مەشغوڵ نەبێت بە هیچ بابەتێکی سیاسی ئیجتیماعی کللتوری هیچ بابەتێکی ترەوە بەڵکو وەکو چۆن لە پۆلایەت تەنها دەبێت گوێ بۆ مامۆستا بکرێت لەوێش دەبێت بەس بەو شێوە بێنەوەک بتوانێت سوود لە بەشەکانی تری وەربگرێت کە بە پێچوانەوە زیان بۆ خوێندکارەکە بێ پێمان بێجە بابەتێکی زۆر گرنگە دەبێت دایکان و باوکان لەو بارەوە زۆر گرنگی بە بەڵام هەر لە ڕاستیشدا شوانە لەکوێ ئەمڕۆ لەم بارودۆخەداراییەکی ئێستا هەیە دایک و باوک دەتوانێت بە مێشێکی ئاسوودەوە بە خیاڵێکی زۆر ڕاحەت و ئاسوودە بتوانێت بێت ڕێنمایەکان لەگەڵ منداڵەکانیان جێبەجێ بکات یاخود بە تەواوەتی لە بیر و هۆشیاوە چونکە دەزانین ئەمڕۆکە بۆهی قەیرانی داراییەکەوە کە دەیان گرفتی دیکەی کۆمەڵایەتی دروست کردووە زۆربەی دایک و باوکان خۆیان لە گرفتن خۆیان لە معناتی تایبەتی خۆیانن لەوەی کە چۆن گرفتەکانیان چارەسەر بکەن بۆیە گرفتی مناڵیش زۆر جار دێتە سەری کە منەوانەی کە دەتوانن دەرفەتی ئەوەیان هەبێ لەو فەراغی کە ئێستا لە خوێندندا دروست بووە یا لەو گرفتانی کە بەهۆی خوێندنی ئۆنلاین و ئەلکترۆنی بەگشتی دێتە ئاراوە فەراغەکەیان بۆ پڕکەنەوە لە خولی تایبەت لە ڕێکخراوە تایبەتەکانی تر کەەوەش دووبارە کولفەیەکی دیکەی دەوێت. بەڵام جەلال بورە دەزانم ناوبڕێکیشمانێ بەڵام پێشوی بچین لای ناوبڕەکە پەروەردەی مناڵ زۆر گرینگە یعنی نابێ لە هەژێر هیچ ناونیشانێکە دایکان و باوکان پەروەردەی مناڵ ئەهمال بکەن چونکە ئەو منداڵی کامڕۆ مەسەرەن 6 ساڵانە ڕەنگە 20 ساڵی داهاتوو چالاکەوانێک مامۆستایەک نووسەرێک ڕەنگە سیاسێکی داهاتوی وڵات بێ گەر لێرە ساوا پەروەردەکانیان ئیهمال بکرێت کۆمەلگا لە بۆ 20 ساڵ و 30 ساڵی داهاتوو ئەوەش دوجار ئەو تەسیرە خراپە دەگەڕێتەوە بۆ شێوازە حکومڕانی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا هەیە. ئازان و خۆشەویستان بڕگە بابەتە جیاوازەکانی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن لە کەم و کورتیمان ببرن بۆ هیوایی کە ساغ و سەلامەت و تەندروست بن دوور بن لە هەر بەڵاو دەرد و نەخۆشیەک بۆ هیوایی کە ڕۆژانە لە پەیامی ڕۆژەوە گوێبیست و وەرگری چەندین زانیاری جۆراوجۆر و بابەتی جۆراوجۆر بن کە ئێمە لێر لەگەڵ هاوکارانم لە پەیامی ڕۆژ شەیداخان کاک دانیار واروها کاک شوان و مامۆستا سالار لە خزمەتانن با هاوکارانمان لا پشتی کامێرە و لا کۆنتڕۆڵ کە ڕۆژانە لە خزمەتانن بۆ هیوای کەم ڕۆژمان بەسوود بوو بێت بۆتان بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ.